خۆشەویستان ئازیزان لە چوارچێوەی ئەو هەڵمەتی نەمامناشنەی کە دەستی پێکردووە لە کوردستان بەڕێز مامۆستا بێریڤان مامۆستا لە زانکۆمان و سەرۆشی بەشی باغداری داوای کردبوو کە من دارێک بچێنم بۆی شارێک سەوزکەین بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ دارێک دەچێنین و بۆی شارێک سەوزکەین. چاوم کشکوت و شاخەکانتە فێری ژیانی باخەکانتە دەنگی شمشاڵی چوانەکانت خوڕەی ئەڵاکەی نەشیوەکانت خۆشەویستان لێرەوە داوا لە هەریەک لە زۆر بەڕێز دکتۆر ئارام وەزیری خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی دەکەم ئەویش لای خۆیەوە نەمان بڕوێنێ وەروەها داوا لە زۆر بەڕێز کاکیوا قەرەنی سەرپەرشتیاری ئیداری ڕاپەڕین دەکەم ئەویش لای خۆیەوە نەمامک بسێنێ بۆ درێژەدان بەم هەڵمەتە وەروەها لە هەمان کاتدا داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان کە هەم خۆی پلانی هەبێ هەم دام و دەستگاکان ڕابسپێرێت بۆ ئەوەی کە هەڵمەتێکی نیشتیمانی گەورە ئەم ساڵ دەست پێ بکەین و زۆرترین نەمام بچێن و ژمارە پێوانەی بشێنین. ئێمە وەکو زانکۆی ڕاپەڕین بەڵێن دەدەین بەوەی کە بەردەوام بین لە سەوزکردنی ژینگەی کەمپ و وەروەها شارەکەشمان. زۆر سوپاس.